مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانە. ئاڵوگۆڕی بازرگانی لە مەرزەکە لە ژێر چاودێری ڕێکاری توندی تەندروستی بەردەوامی هەیە. لە پێناو سەلامەتی و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا، ئۆتۆمبیلەکان لە کاتی هاتنیان لە ئێرانەوە بۆ مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە شوێنی تایبەت بە مەوادی پاکەرەوە تەحقیم دەکرێن و سەرجەم شۆفێرانیش پابەند کراون بە بەستنی سەرجەم ڕێکارە خۆپارێزیەکان. جوولای بازرگانی بە شێوەیەکی ئاسایی بەردەوامە، بەڵام ڕێکاری تەندروستی زۆر توندمان گرتوتە بەر کە هەر شۆفێرێکی عێراقی کە دەچێتە دیوی ئێران لە کاتی چوون لە کاتی گەڕانەوە پشکنینی تەندروستیان بۆ دەکرێت و دەبێت هەموو ڕێنە بە تەندروستیەکان بە شێوەیەکی زۆر باش جێبەجێ بکەن لە دەستەوانە و ماسک و چاویلکە و جلی تایبەت. لە کاتی گەڕانەوەش بە شوێنێکی تایبەتمان هەیە بۆ تاقیمکردنی سەیرەکان کە بە شێوەیەکی زۆر تەواو تاقیم دەکرێن. سەبارەت بە شۆفێرانی ئێرانیش بە هەماهەنگی لەگەڵ لە بەرپرسانی مەرزی تەمارچین داوان کردووە هیچ شۆفێرێک بەبێ دەستەوانە بەبێ ماسک داخل نەبێت. لە مەرزی حاجی ئۆمەران ئاڵوگۆڕی بازرگانی ١٩٨ هاوردەیە و ١٠٢ کەلوپەلەکان هەناردە دەکرێن. کەلوپەلی خواردەمەنیش لە پێناو سەلامەتی تەندروستی هاوڵاتیان بۆ ماوەی 72 کاتژمێر لە مەرزەکە دەمێنێتەوە و ئەو جا ڕێگا دەدرێ بخرێتە بازاڕەکانەوە. بەشی هەرە زۆری ١٨ ئێستا بە زۆری خواردەمەنیەکان دێنین، بە تایبەتی میوە، سەوزا، بەشی بیناسازیش ئێستا دێ بەڵام کەمتر دێ لەبەرەوەی ئێستا زیاتر خواردەمەنی و سەوزۆ میوەکان زیاتر زەرورە بۆ کاتی ئێستا، بۆیە زیاتر خواردەمەنی و سەوزۆ میوە دێ. ئێمە کاتی دەچی داخلی ئێران نەبین هەموو ڕێنمای تەندروستەکان جێبەجێ دەکەین. مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانش ڕۆژانە جلوبەرگ و پێداویستی تایبەتمان پێدەدا بۆ ئەوەی ڕێگری لەو نەخۆشە کوشندە بکەین. ئێمە دەچینە ناو خاچی ئێران لەوێ لە ناو سیارەکانمان نایەنە خوارەوە و بەهۆی مەترسی ڤایرۆسی کۆڕۆناوە لە 20 شوباتەوە لە مەرزی حاجی ئۆمەران جم و جۆڵی گەشتیاری وەستاوە و بەپێی بڕیارێکی حکوومەتیش گەشتیارانی هەرێمی کوردستان تاوەکو 1 نیسان ناتوانن بگەڕێنەوە هەرێمی کوردستان. لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران بەردەوامی هەیە، بەڵام ئەم ئاڵوگۆڕیە لەژێر ڕێکارە تەندروستیەکان بەڕێوە دەچێت. ئازاد ئۆمەرا بەی کەناڵی ئاسمانی پەیام، مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران.